بەسەدان بە خێوکەری ماسی نیگەران لەوەی بە بڕیارێکی وەزارەتی کشت و کاڵ ویستێکەیە حەوزە ماسیەکانیان تێک بەدرێت بەهۆیەوەی بە زیادەڕۆیی لە سەر زەویە کشت و کاڵیەکان دروستکراون. حەوزەکان بە درێژایی زێی بچووک لە سنووری قەزای تاقتاق دروستکراون و ماسییان تێدا بەخێو دەکرێت. ئەم بە خێوکەری ماسیە دەڵێت گەر حکوومەت حەوزەکانمان تێک بدات ئەوە بە سەدان کەس بێکار دەبن، چونکە بژێوی زۆرینەی دانیشتوانی سونرەکە تەنها لەسەر بەخێوکردنی ماسیە. زۆر نیگەرانین کە دەڵێن ئەو حەوزانە پڕەکرێتەوە. ئێمە داهاتمان لەسەر ئەو حەوزە ماسیانەیە، هیچ موچەیەکمان نییە، مەعاشێکمان نییە. ئەگەر ئەو حەوزانە پڕ بکرێتەوە زۆر کەس زەرمەند دەبێ لەو ئیشە، لەبەرەوەی زۆر کەس داهاتی لەسەر ئەو حەوزە ماسیانەیە، هەتا سایق و کرێکار و سەدان کەس داهاتی لەسەر ئەو حەوزە ماسیانەیە. لەگەڵ تێکدانی ئەو حەوزە ماسیانە خەڵکێکی زۆر بێکار و زەرمەند دەبێ، هەم سایق و هەم عەمەلە و ماسی گرانە بێتەوە، دەبێتە دووقات، ئێستا بە 6,000 دەبێت بە دووقات. ماسی تەختەق و چواردەوری بۆ هەموو کوردستانە ڕوا، بۆ سلێمانی و هەموو شارەکان، بۆ ئێراق خواستی ئێراق دابینەکە، پێداویستەکانی ئێراق هەمووی دابینەکە بەهۆی جوانی و تامخۆشیەکەیەوە تامقڕ نادا، خاکەکەی باشە بۆ حەوزە ماسی. بەخێوکەرانی ماسی لە ڕۆژانی ڕابردوو خۆپشاندانێن لە پێش قایمقامێتی قەزای تەختەق ئەنجامدا و ناڕەزاییان لە دژی بڕیارەکە دەربڕی. بە گوتەی خۆشیان بەزارێکی پیان وتراوە داواکاری گشتیش بڕیاری داوە بە تێکدانی حەوزەکان و ئومێد دەکەین بڕیارەکە ڕابگیرێت. بەرپرسانی کشت و کاڵ ئاماژە بۆ دەکەن حەوزەکان نایاساین و بە گوێرەی مەرج و ڕێنمایەکانی وەزارەتی کشت و کاڵ دروست نەکراون. نەخێر بە هیچ شێوەیەک ئێمە ڕێگە پێمان نەداوە و لەبەرەوەی پرۆژەی ماسی کە وتێت پرۆژە دەبێ مۆڵەتی یاسایی هەبێ، دەبێت لەلایەن حکوومەت و یەکە کشتتوقاڵیەکانەوە ڕێگە پێدراوێ. ئەوانەی کە کراوە بەڕاستی هەمووی دەچێتە ئەوەی خانەی زیادەڕۆیکردن لەسەر زەوی کشتتوقاڵێک. بە گوێرەی ئامارێکی کشت و کاڵی تەختەق لە سونرەکە زیاتر لە 1500 حەوزی ماسی بوونیان هەیە و سەرجەمیان بە تەنیشتی یەکەوە ساڵانێکە دروستکراون. نەبوونی مۆڵەتی کارکردن و زیادبوونی ژمارەیان وای کردووە بڕیاری تێکدانی حەوزەکان بدرێت. بە خێوکەرانی ماسیش باس لەوە دەکەن گەر بڕیارەکە جێبەجێ بکرێت ئەوە بێدەنگ نابن، چونکە جگەلەوەی زیانێکی زۆریان پێدەگات لە هەمان کاتدا ماسی بەشی ناوخۆ ناکات. لە کاتێکدا تەقتەق بە پلە یەکەم دێت لە بەرەمێنانی ماسی و خواستی ناوخۆ و دەرەوەی کوردستان بە تەواوی پڕ دەکاتەوە. دیار جەمال دەنگی ئەمریکا، تەقتەق.